بەپی بڕیارێکی وەزارەتی پەروەردەی عێراق خوێندکەران 2 ڕۆژ بە ئۆنلاین و 4 ڕۆژش لە ناو پۆلداوانە دەخوێنن. مامۆستایان و کەسوکاری خوێندکەران ڕەخنە لەو شێوازی خوێن نەدەگرن کام ساڵ لە ناوەندەکانی خوێندا لە کەرکووک پەیڕەو دەکرێت. بۆ تەسیری ڕاست و خۆشی زیاتر بۆ سەر تەلەبەکان ئەبێ لەبەرەوەکو ئاشکرای 2 ساڵی ڕابردوو دەوامێکی ئەو تۆ نەکرا. ئێمە ئەزمموی زۆرمان لەوە وەرگرتووە کە لە ڕابردووە بە ئەلکترۆنی شەرح کراوە بڕوا بکات تا هات زیاتر پرۆسەی خوێندنی بەرەو دواتر برد چونکە فێرخواست ئەگەر دایک و باوکی حەریص نەبێ لەسەری یاخود ئەگەر خۆی دڵسۆزی خۆی نەبێ لە ئەلکترۆنی ڕەنگی گوێڕانەگرێ. ئەمە خاڵێک لەوانەیە هەندێ ماڵ هەبن ئێمە دایک و باوکەکە هاتیا فێرخوازەکە ئێوت ناتوانم هێڵی ئینتەرنێتی مەسەلەن بۆ پڕ بکەمەوە. ئەمانە لایەنی خراپن. ئەگەر بیانۆکە کۆرۆنا بێ بەڕاستی لەو 2 ڕۆژەیە یعنی خێرە لەو 2 ڕۆژە کۆرۆنا نییە پاشان دەوامی مامۆسایان زیاد کردو ڕۆژانی شەمەیان زیاد کردووە و لە بەرامبەرە هیچ دەرماڵێکیان بۆ مامۆسا دابین نەکردووە. زۆر کاریگەری لەسەر قوتابیان کردووە چونکە قوتابیمان هەیە بەڕاستی خەتی نییە. ئیستا هەر ئەمڕۆکە خۆم کەوەستانم کرد پرسییم چەند قوتابیمان هەبوو ئەیود من خەتم نییە بەڕاستی لەوانەیە ئەو توانایشیان نەبێکەوە خەتیان هەبێ لە ماڵەوە. ئەمان لە خۆیدا کێشەی بۆ هەم بۆ مامۆسانەوە تۆم بۆ خوێنکات چونکە 2 ڕۆژ لە ماڵەوەیە بە ڕۆژی جمعشۆکە کە 3 ڕۆژ قوتابی ساپشتەوە بیانی ناخوێنیانی ئەمە خاڵێکی یەکەم. خاڵی دووەم بەنسبەت 4 ڕۆژەکە ئەڵێ مامۆسا بێ 6 ڕۆژ دەوام کە بەبێ ڕەچاوکردنی باری ئابووری و تەندروستی مامۆ. کاندیدێکی سەرکەوتوو بۆ پەرلەمانی عێراقش دەڵێت بڕیارەکەی وەزارەتی پەروەردەی عێراق ئەگەرچی پارێزگاکانی هەرێمی نەگرتوۆتەوە بەڵام بۆ ناوچە جێنا کۆککان بۆتە کێشە ئەو بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراق بە بڕیارێکی نامە دروست ناو دەبات. عراق پەلەی کرد لەو بڕیارە ئێمە پێمان باش وەک هەرێمی کوردستان هەفتەکە داوامی کاملی تیا بۆیە بۆ خوێنکاران ئەوانەی کەوا ساڵانی ڕابردوش لە دەستیان چووە لە ئەم ساڵدا ئەو بتوان ئەو منهەجانە تەواوکەن و ئاستی خوێنکاران تۆزێ بگاتەوە و ئاستەی کەوا وەکو بە شێوەیەکی پەروەردەیی ڕەزامەندین لەسەری ئێمە ئێستا ئەوە بە شێوەیەکی باش نازان داواکانی لە عراق دیاسێکی تەواوی بکە. وەک شارزانی بواری پەروەردە باسی لێوە دەکەن وەزارەتی پەروەردەی عێراق لە دانانی بڕیارەکەدا ڕەچاوی هەندێک لایەنی نەکردووە لەوانش توانای خێزانەکان بۆ دابینکردنی پێویستیەکانی خوێندنی ئۆنلاینە لە کۆمپیوتەر یان مۆبایل و هێڵی ئەنتەرنێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.